دوای تێپەڕبوونی 4 ڕۆژ بەسەر پەیامەکەی بارزانیدا بزوتنەوەی گۆڕانیش پەیامێکی لەبارەی دۆخی هەرێمی کوردستانەوە بڵاو کردەوە. بزوتنەوەی گۆڕان ئاماژەی بەوە داوە لە پێناو چارەسەرکردنی قەیرانی دارایی و دابینکردنی بژێوی هاوڵاتیان و سەر لە نوێ داڕشتنەوە و ڕێخستنەوەی پرۆسەی سیاسی حکومڕانی لە هەرێمدا ئامادەی هەموو هەنگاوێکی کردداری و ڕاستەقینەن و دووپاتیشی کردوێتەوە بۆ ئەو مەبەستە بە پرۆژەوە بەشداری لەو هەوڵەدا دەکەن. لە بەشێکی ڕاگەیەنراوەکەدا بزوتنەوەی گۆڕان ئەوەی خسۆتە ڕوو دانانی مەرجی پێشوەخت بۆ دانوستان گزارش لە نیازپاچی ناکات و ڕایان وایە سەرەتا دەبێت لە کێشە بنچینەکانەوە دەست پێ بکرێت کە ئەویش چارەسەرکردنی بژێوی خەڵک و ساختکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێمە نەک سەرۆکایەتی پەرلەمان کە بەپێی یاسا و پەیڕەوی ناوخۆ کاری خۆیان بە شێوازێکی سەرکەوتوو ئەنجام داوە وەک لە ڕاگەیەنراوەکەدا هاتووە. گۆڕان ڕایشی گەیاندووە سووربوون لەسەر مانەوە لە پۆستی سەرۆکی هەرێم بە شێوازێکی نایاسایی سەرچاوەی زۆربەی کێشەکانە و ئەوەش کێشەکانی تری وەک پەخستنی پەرلەمان و بنکۆڵکردنی حکوومەتی هەرێمی بە دوای خۆی داهێناوە. هەروەک لە ڕاگەیەنراوەکەدا هاتووە لەو کاتەوە هەموو دڵسۆزان بە دوای دۆزینەوەی چارەسەردا بوون بەڵام نە پرۆژە و پێشنیازەکان سوودیان هەبوو نەگوێ لە هیمەتی خەمخۆران گیرا بۆیە دۆخەکە بە ئەمڕۆ گەشت. لە بەشێکی تری ڕاگەیەنراوەکەدا ڕەخنە لە دەسەڵاتی جێبەجێکردن گیراوە و دەڵێت دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستان دەستەوەستانە لە ئاست چارەسەرکردنی قەیرانە دارایی و ئابوووریەکان. لە ڕاگەیەنراوەکەدا بزوتنەوەی گۆڕان باسی لە خۆپیشاندانەکانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و قەزای کۆیە کردووە و دەڵێت خەڵکی ئەو ناوچانە بۆ داکوچکردن لە مافەکانیان دێنە سەر شەقام و ناڕەزایەتیەکانیان بە شێوازێکی شارستانیانە دەردەبڕن بەڵام خەڵکی قارەمان و خۆڕاگری پارێزگاکانی هەولێر و دۆک کە بەدەست هەمان زوڵم و نەعەدالەتیەوە دەناڵێنن وەک لە ڕاگەیەنراوەکەدا هاتووە بەهۆی ئیرهابی فکری و ترس و تۆقاندنەوە ناتوانن هاوشێوەی خوشک و براکانیان لە ناوچەکانی تر لە دژی سیاسەتی برسیکردن و تاڵانکردنی سامان و داهاتی ئەم هەرێمە دەنگی ناڕەزایەتی بەرز بکەنەوە. ئەو خەبتە دیفاعیە بەری ڕۆژی 20 ئەم مانگا بارزانی پەیامێکی سەبارەت بە دۆخی سیاسی هەرێم بڵاو کردەوە و ڕایگەیان حەزبەکان بکەونە گفتوگۆ و پەرلەمان کارا بکرێتەوە و سەرۆکایەتی تازە بۆ پەرلەمان هەڵبژێدرێت. هەروەک داوای کرد حەزبەکان ڕێک بکەون حکوومەتێکی نوێ دابەمەزرێت و کەسێکیش بۆ سەرۆکایەتی هەرێم هەتا کاتی هەڵبژاردن دەستنیشان بکرێت. دواتریش هەرێکە لە یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی پێشوازیان لە پەیامەکەی بارزانی کرد و ئامادەی خۆیان بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان دەربڕی. هاوکات کۆسەد ڕەسوڵ وەک جێگەری یەکەمی سکرتێری گشتیەکێتی لە ڕاگەیەنراوێکدا پێشوازی لە پەیامەکەی بارزانی کرد.